بەڵێبینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگارفایەقم ئەم شەو لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژ باسی ڕۆژی ئەم شەومان تایبەتە بە قسەکردن لەسەر کۆمەڵێک پرس لە هەرێمی کوردستان کە لە ئێستادا بووە بە جێگەی باس و خواست و بە شێوەیەک لە شێوەکان هەندێکی وای لەسەر هەڵچندراوە و لە بەرامبەریشە هەندێک نیگەرانی لێ کەوتۆتەوە مەبەستمانە لەم بەرنمەیە لەگەڵ خاتوو بێگەر تاڵەبانی قسە لەسەر کۆمەڵێک تەوەر بکەین یەک لەو تەوەرانە کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هێمنکردنەوەی دۆخەکە لەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان لایەنەکان بە تایبەت پارتی و گۆڕان لە یەکتر نزیک بکاتەوە لایەنێکی تری گفتووەکەمان تایبەتە بێ بە قسەکردن لەسەر کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و پێشنیازەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە تەرحی کردبوو بۆ پارتی و پارتی ڕەزامەندی لەسەر پیشاندا بوو پاشان ئاراستەی گۆڕان کرابوو و وەڵامی بزوتنەوەی گۆڕان بۆ ئەو پێشنیازە و دنیابینی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کاراکردنەوەی پەرلەمان و لە بەرنامەکە قسە لەسەر ڕێفراندۆم و هەنگاوەکانی بەرەو ڕێفراندۆمیش قسەی لەسەرەکەین و تاوتویەکەین بێگەرخان بێگەر تاڵەبانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و سەرۆکی فراکسیۆنی یەکێتیە لە پەرلەمانی کوردستان زۆر بەخێر بێ بێگەرخان سەرچاوماناتی ماندوومان کردی ئەمەوێت بەو پرسیارە دەبچینە ناو باسەکەەوە ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجومەنی سەرکردایەتی کۆبوونەوەیەکی کردووە پێم خۆشە لە دەمی خۆتەوە بۆ بینەرانی زیاتر ڕوون بکەیتەوە کۆبوونەوەکە بۆچی بوو و بەچی گەشتن و بڕیار لە کۆبوونەوەی داهات و باسی چی بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ دەرفەتە. بەڵێ ئەمڕۆ ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەیەکی ئاسایی خۆمان هەبوو وەک جەنابەت ئاماژەت پێدا کۆمەڵێک پرسی گرنگ ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە و کۆی ئەو پرسانەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا لە بینی کۆی لایەنە سیاسیەکان و لەسەر ئاستی ناوچەیی و لە ناوخۆی عراقیشدا پێویستی بە دەردەشتەکردنە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە چوارچێوەی کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتیدا ئەنجێدای کۆبوونەوەکەی بریتیە بۆ لە تاوتوێکردنی هەموو ئەو باسانە پرسی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی بارودۆخی ناوخۆی خۆمان و ڕێفراندۆم و هەڵبژاردن و ڕێفراندۆم و سربەخۆیی و هەڵبژاردن و کاراکردنەوەی پەرلەمان و پەیوەندیمان لەگەڵ لایەنە سیاسیەکان و هەروەها کۆمەڵک پرسی تریشکە تایبەتن بە ناوخۆی حەزب چ لە بەستنی کۆنگرە و چ لە ئاڵوگۆڕی ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە ئێمڕۆ لە کۆبوونەوەی سەرکردایەتی دەکرێت بڵێم دوو لە تەوەرەکان تاوتوێکراوە تاوەکو ئێستا کۆتایی بە کۆبوونەوەکە نەهاتوە ڕۆژی شەمە دووبارە دادەنیشینەوە بەڵام ئەوەی کەمای خۆشحاڵیە زۆر بەڕاشکاوانە و بە گیانێکی هەستکردن بە مەسئولیەت بۆ ئەم قۆناغەی پرۆسی سیاسی هەرێمی کوردستان وتوێژ کراوە لە بینی هەڤاڵانی سەرکردایەتی. بەڵێ بێگەر خانگەر باسیکی ئەو بڵین ئەو تەوەرانی کە لە کۆبوونەوەکە قسەیان لەسەر کراوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا وترێت لە بە شێوەیەک لە شێوەکان لە قۆناغێکی سەختی بڕیاردانایە چونکە ئەبێت مامەڵە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بکە لەلایەک و لەلایەکیش لەگەڵ بستنەوەی گۆڕان مامەڵە بکات لە ئێستادا یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن ئەتوانێت ئەم هاوسەنگیە ڕابگرێت و ئایا بە شێوەیەک لە شێوەکان لەلایەنێکیان نزیکترە؟ لە ڕاستیدا دۆخی هەرێمی کوردستان ئێمە پێمان وایە کە دەبینین پەرتەوازەیەکی زۆر لە نێوان لایەنە سیاسیەکان هەیە و ململانیەکان تا ڕادەیەکی زۆر خەستبوونەتەوە بەداخەوە لە کۆی هەموو ئەو ڕەنگە جوانانەی کە لە کۆی پرۆسی سیاسی هەرێمی کوردستاندا هەیە ئێمە لە بینی ڕەش و سپیدا ماوینەتەوە نازانین کۆی ڕەنگەکانی ترچیە بۆ ئەوەی کە لەگەڵ یەکتریدا بیدۆزینەوە و مامەڵەی پێوە بکەین یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت ئەو ڕەنگە بێت دەیەوێت ئەو حیزبە بێت کە لە ڕاستیدا هەموو ئەو بۆچوونە دوورانەی کە ناتوانن لەگەڵ یەکتریدا بگەنە یەکتری یاخود ململانەکانیان خەست کردوتەوە لەو دۆخەناسکی کە پێیدا تێدەپەڕین لەو هەموو بارودۆخ و ئاڵوگۆڕە سیاسی کە لە ناوچەکەدا ڕوودەدا سیر دەکەین پەرتەوازیەکە وای لێکردوین ناتوانین ئێمە لەگەڵ یەکتری دانیشین ناتوانین گفتوگۆ بکەین و ناتوانین بەشێک لەو ناکۆچیانەمان وەلانین بۆ ئەوەی کە لەسەر مەسەلە جەوهەریەکانی ئایندەی سیاسی کورد لە ناوکۆی پرۆسی سیاسی هەرێمی کوردستاندا قسە بکەین یەکێتی بەداخەوە لە ڕابردوودا تاریخێکمان هەیە کە لەگەڵ بڵێن پارتی دیموکراتی کوردستان کە
ڕابردوویەکمان هەیە لە زمانی ئەو ڕابردوانەی کە هەمانە ناخۆشی و ئاستەنگی زۆر هەبووە لە بینی دوو هێزی سیاسی کوردی باڵادەست لە هەرێمی کوردستاندا حتا گەیشتۆتە شەڕ و ململانەی زۆر گەورە بەڵام دەرکەوتنە ئێمە توانیمان پارتی دیموکراتی کوردستان لە پانتایی ساحەی سیاسی هەرێمی کوردستاندا بسڕینەوە نە ئەوان توانیان یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆی پانتایی ساحەی سیاسی هەرێمی کوردستاندا بسڕنەوە کەواتە باشترین شت کە دوو هێزی منافسی گەورەکە لە سەرەتای دروستبوونیانەوە ینی لە دوای دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان و دوای ئەوەی کە ینی بڵێن دەستی بە خەباتی شۆڕشی نوێ کرد هەموو ئەو قۆناغانە بگەڕێنەوە بۆ مێژوو هەڵچوون و داچوون و سەختی و ئالۆزی و گرژی و شەڕی براکوژی و هەموو ئەمانەی تێدا بووە بەڵام دەرکەوت هەموو ئەو قۆناغانە قۆناغێک بوون تەنها زەرەری بە پرۆسەی سیاسی کورد گەیاندووە بۆ هەر یەکێک لەو قۆناغانەی کە تێیدا بووینە بۆیە ئێمە بە خوێندنەوەمان بۆ ڕابردوو و بە خوێندنەوەشمان بۆ حاڵی حاضر کە لە ئێستادا سەیری واقعی هەرێمی کوردستان بکەین و بە ڕوئیای و دنیابینیشمان بۆ ئایندە و هەنگاوەکانی کورد وەکو نەتەوەیەکی گەورە وەک هێزیەکی کاریگەر کە لەم دوایانەدا دەرکەوتووە لەسەر ئاستی نێودەوڵەتی کورد دەبێت پند لە مێژووی خۆی وەربگرێ بەڕاستی و بە تایبەتی ژێچێتی نیشتیمانی کوردستان ئێمە لە دوای دروستبوونی ئیتفاقی استراتیجی لە بینی ئێمە و پارتی دیموکراتی کوردستان تێگەیشتین لەوەی کۆمەڵێک شت هێڵی سوورە بە تایبەتی شەڕی ناوخۆ بە تایبەتی دوو ئیدارەیی بە تایبەتی دابڕان یعنی ئێمە ئەگەر بڕیار وایە هەمومان کورد بین پارتی سیاسی کوردی بین و سیاست بەیەکەوە بکەین دەبێت دانوستان خاڵی کۆکەرەوەمان بێ بۆیە لەو ڕانگەیەوە یەکێتی پێی وایە دەبێت گۆڕان و پارتی حتا ئەگەر جیاوازیەکانیشیان زۆر بێ ئەو ببێتە ئەو نێوەندە میزی گفتوگۆیان بۆ دانێ کە بەیەکەوە دانوستان زۆر من ئەوە یەکێکە لە تەورەکان کە من بەسمە زیاتر لەسەری قسە بکەین دوایەوەی کە بڵین کۆبوونەوەیە کرا لە نێوان لایەنەکان بەسەر پەرشتی کاک مەسعود بارزانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەن بڵین کاک کۆسەد ڕەسوڵ و کاک مەلا بەختیارەوە نوێنەرایەتی کرا باس لە ڕیفراندۆم کرا کاتێک دانرا بۆ ئەنجامدانی ئەو ڕیفراندۆمە بە شێوەیەک لە شێوەکان لە ناو دەنگێک هەیە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە کە پێی وایە بڵین یەکێتی نەئەبوو بەشداری بکات یان نەئەبوو بڵێ باشە بۆ ئەو کاتە ڕوئیای فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ڕیفراندۆم لە ئێستادا چییە؟ ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان بە فەرمی تەبەنی ڕیفراندۆمە کەچکە پارتی دیموکراتی کوردستان چەند جار دووبارەیە کاتەوە وەڵێ ڕیفراندۆم بەتەنها موڵکی من نییە و سەربەخۆییش و دەوڵەتیش مڵکی من نییە بەڵام زۆر جار وا دەرەکەوێت بە زۆر ینی ئەو ئەویسترێت کە بکرێ بە موڵکی ئەو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕیفراندۆم و هەنگاوەکانی بەرەو سەربەخۆیی و کیانێکی سەربەخۆ چۆن تەبەنیەکەوە چۆن پاڵپشتی لێکات لەم قۆناغا ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو یەکێتی لە سەرەتای دامەزراندنیەوە یەکێک لە دروشمەهرە سەرەکیەکانی مافی چاری خۆنووسین بووە من بیرم دێ خوێندکاری ناوەندی بووم ساڵی 92 ببورن کە یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجامدرا یەکێک لە دروشمانی کە بانگەشەمان بۆ دەکردەمانوت مافی چاری خۆنووسین لەسەر دڵمان دەنووسین ئەمە دروشمی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە لەبەرەوە ئێستاش قیادی یەکێتی نیشتیمانی کوردستان بەو پەڕی باوەڕبوون بە چەمکی مافی چاری خۆنووسین بەڵێ جوهدی خۆی دەخاتە گەڕ بۆ سەرخستنی ڕیفراندۆم چونکە ڕیفراندۆم بە مڵکی هیچ هێزێکی سیاسی نازانین بە مڵکی خۆشمانی نازانین مڵکی گەلی کوردستانە بۆیە دەبێت گەلەکەمان بڕیاکەن بۆ ئەوەی دەنگی بەڵێ بۆ ڕیفراندۆم زیاد بێت بەتەکید باشە چۆن مامەڵە لەگەڵ ئەو دەنگانە ئەکەن کە بە شێوەیەک لە شێوەکان ئێستا ئەبیسترێت کامپەی نەکرێت بۆ دژایەتیکردنی ڕیفراندۆم بۆی دەنگی نەخێر زیاتر ئەمە چۆن بە هەنگاوێکی باش لەم کاتەیە دۆخی هەرێمی کوردستان بەداخەوە یعنی ئەمە دەبێت ئەوەش لە بەرچاو بگرین کە خەڵک لە چ قۆناغێکدایە ینی قەیرانی ئابووری هەرێمی کوردستان ڕنگدانەوەی لەسەر نەفسیەتی تاک بە تاچی خەڵکی هەرێمی کوردستان دروست کردووە ینی خەڵک ئەوەندەی کە ئێستا بیر لەوە دەکاتەوە من میلەتەکە سیرکەین برسیە بەڕاستیەکەی یعنی موچە خۆرێک موچەی بژێوی ژیانی یەک مانگ لە جیفانی دانەبێ بیر لەوە دەکاتەوە دەڵێ من ئەگەر ژیانم نەبێ کارەبایەکەم وەکو پێویست نەبێ خەدەماتم وەکو پێویست نەبێ چۆن دەتوانم دەوڵەتێک بنیاد بنێم کە لە ئاستی تمۆحی من بێ یعنی خەڵکیش حەقی خۆیەتی بەڵام لێرەدا یەک شت زۆر جەوهەریە کە ئێمە دەبێتە ئەکیدی لەسەر بکەینەوە یعنی ئەو نیگەرانیانەی خەڵک نابێ ببێتە هۆکارێک بۆ ئەوەی کە کۆمەڵە خەڵکێک کە لە ئاستی قیادین جاچ لە حیزبەکەی من بێت لە حیزبێکی دیکانە بێ نابێ ئەمە بێتە هۆکارێک یان بڵین مۆبەڕیرێک بۆ ئەوەی کە ئێمە خەڵک هاندەین لە دژی ینی حەقێک
کە نەتەوەیەک چەندین ساڵە خەباتی لە پێناودا دەکات و خوێنی لە پێناودا دەڕێژێ. یعنی ئێمە چیمان لە وڵاتانی دنیادا کەمترە کە ئاڵایەکانیان لە ڕیزی یەکتر هەڵدەدرێت لەسەر ئاستی نێودەوڵەتی، بەڵام ئێمە چەند ملیۆن کەسین تاوەکو ئێستا شوناسیەکمان نییە. یعنی بەڕاستی ئێمە شەڕی گەورەترین تیرۆریستی سەرڕووی زەمینمان کرد، قوربانی زۆرماندا ڕۆڵەکانمان دەبەخشین، بەڵام تاوەکو ئێستا چۆن تعاملمان لەگەڵ دەکرێت؟ ڕاستە ئەترافمان پێ دەکرێت، دەڵێن ئێوە هەرێمێکن، توانیوتانە هێزی پێشمەرگە قارەمانە، پێشوازیمان لێ دەکرێت، کۆمەڵک تعاملمان لەگەڵ دەکرێت، بەڵام من پێم وایە ئەمە بەز نییە بۆ ئەو قوربانیدان و ئەو تاریخی کە نەتەوەی کورد لە پێناوی سەربەخۆیەتی نیشتیمانی کوردستان بە تەواوی هێزی خۆی و پاڵپشتی لە دەنگی بەڵێ بۆ ڕێکخراندۆ ڕۆژ لەناو کۆمیتەی سەرکردایەتی بەڵێ لە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی بە تەکید هەمومان کۆک بووین لەسەر ئەوەی کە ڕیفراندۆم مافی نەتەوەکەمانەوە وەکو یەکێتی ئێمە خۆمان بە خاوەنی ڕفراندۆم دەزانین و بە تەکیدیش یعنی ئێمە قەنەعەتمان بەوە هەیە کە دەبێت ئەم ڕفراندۆمە و ئەم پرسە سەر بکەوێت. باش بێگەرخانەیەکی لەو پرسیارانەی بۆ ماتبوو کە داوای کردبوو ئاراستی جەنابتی بکەم لە فەیسبوک، ئەڵێت یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەواوی هێزی خۆیەوە پاڵپشتی لە ڕفراندۆمەکات، بەڵام دەنگیەکەیە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان هەندێک جار لە کەناڵەکانی ڕاگەیاندنیشەوە دژی ڕفراندۆمە. ئەمە بە حاڵەتێکی ئاسایی ئەبینن ئێوە؟ لەناو ئێمەدا دەکرێت بڵێن جیاوازیمان هەیە لەسەر میکانیزمی ڕیفراندۆمەکە. بۆ نمونە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ مناقەشەی زۆر کرا لەسەر ئەوە ئایا ڕیفراندۆم لە دەرەوەی قانون و لە دەرەوەی ئیرادەی بڵێن نوێنەرانی خەڵکی کوردستان کە پەرلەمانی کوردستانە ئەنجام دەدرێت؟ ئێمە بەش بە حاڵی خۆمان زۆری نەمان پێمان وایە نابێت ئەوە ببێ بەڕاستی لە ببوو ئەوە یەکێتی دەبێت جوهدی خۆی بکە پەرلەمان کارا بکرێتەوە نەک بۆ ڕیفراندۆم بۆ کۆمەڵک پرسی دیکانەی زۆر گرنگ کەواتە وجودی پەرلەمان دەمانگەێنێتە ئەو ینی بڵێن واقعی کە لەناو پەرلەماندا قانونێکە بێ کە ڕیفراندۆمی لەسەر ئەنجام بدرێ ئەو قانونە پاڵپشتی یاسایی ڕیفراندۆم کاوە لەناو ئەو قانونەدا دیاری بکرێ ئێمە کە دەوڵەتێک مەسەلەن هەنگاو دەنین بەرەو سەربەخۆیی و دروستبوونی دەوڵەتێکی کوردی ئەو دەوڵەتە شێوازی حکومڕانی و دەوڵەتداری و بنەماکان و پایەکانی ئەم دەوڵەتە چۆنن ئمڕۆ بەوردی قسەمان لەسەر کردووە بەڕاستی بۆیە مەفروزە ئەو قانونی کە دەری دەکەین هەم ڕنگدانەوەی هەم ئەو دەوڵەتی تێدا بێت کە بۆ ئایندە ئێمە دەمانەوێت دروستیکەین بۆ نەتەوەکەی خۆمان هەم پاڵپشتێکی قانونی بەهێز بێ بۆ ئەو هەنگاوانەی کە پارتە سیاسەکان لە هەرێمی کوردستان دەدەین. تەوەرێکی گرنگ دووروژاند کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و لەناو کۆبوونەوەکەش وتت زۆری نەڕایوا بووە کە بەبێ پەرلەمان ناکرێت ڕیفراندۆم بکرێت بۆی بزانین چی ئەەکەین و بەرگێکی یاساییشی لەبەر بێت. یەکێتی نیشتیمانی کوردستان سەرڕای گلەیەکان لە یەکێتی بەڵام ئەبینین یەکێتی نیشتیمانی کوردستان تەڕحێکەکات ئەیدا بە پارتی و پارتی دیموکراتی کوردستان لە ماوەی ڕابردوودا ئاگادار بووین هاوڵاتیەکی ئاساییش ئاگادار بوو کە بە هەموو شێوەیەک ڕەتیە کردەوە کە زوتنەوەی گۆڕان بێتەوە پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان وەربگرێت و بە دیاریکراوی دکتۆر یوسف محەممەد سادق. بەڵام دوایەوە یەکێتی ئەم تەرحاکە لە ئەگەر هەڵە نەبن لە دوایین کۆبوونەوە بوو لەگەڵ پارتیە بە شێوێک لە شێوەکان پارتی قەناعەت پێ ئەکات کە تەنازول بکات چونکە پارتی و یەکێتی ئەیانەوێت بەرەو سەربەخۆیی بڕۆن بۆیە ئەکرێت تەنازول بکەن بەشتی بچووکتر لە پێناو بەرژەوەندی و هەنگاوی گەورەتر. ئەم تەرحە ئەدرێ بە بزوتنەوەی گۆڕان دەم و دەست ڕەت ئەکرێتەوە. چیت هەیە لەسەر ئەمە و خوێندنەوەت بۆ تەرحەکە چییە و ڕەتکردنەوەکە چۆنە بینی؟ کارێکی باش بوو، کارێکی ئاسایی بوو؟ زانی کاک یادگار من دەمەوێت ئەوە بڵێم چکە زۆر جار باس لەوە دەکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا بۆ ڕیفراندۆم دەیەوێت پەرلەمان کارا بکاتەوە بە پێچەوانەوە ئێمە لە دوای ئەو ڕۆژەی کە ڕێگری لە دکتۆر یوسف محەممەد کرا بێتەوە پەرلەمانی کوردستان ئێمە جوهدی یەکێتی نیشتیمانی کوردستانمان دەست پێ کردووە یعنی وەکو هیچ حیزبێکی دیکانە نەبووین بڵین وڵا دانیشین خۆمان بە مەسئولیت نەزانین لە ئاستی هەموو ئەو پرسانی کە لە هەرێمی کوردستان هەن بۆی قەیرانەکان زیاتر لەسەر یەکتری کەڵەکە نەبن خۆ دەمانتوانی ئێمەش چاوەڕێی ئەو دوو حیزبە سیاسیە بکەین بڵێنەوە ناکۆچیەکە لە بینی ئەو دوانەیە با دانیشین چاوەڕێ بکەین تا بۆ خۆیان دەگەنە حلێک بەڵام ئێمە هەستمان بە مەسئولیتێک کردووە پێمان وا بووە هەم لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کە ئیتفاقێکی سیاسیمان هەیە يعني ولقل بارتي ديمقراطي كردستانيش بحكم تاريخي رابردومان اتفاقي استراتيجي من هبوا وهروها يعني حكم رانيه وبرلكاري برلماني من بيكو كردو بمان ومسؤوليتي شي قورتر لسرشانيه يشتي دبي رول ببينه لدوي داخستني درجاي برلمان يشتي بردوام بولو جهداني لهم كوبونو لقل کاگ مسعود و لەگەڵ سەرکردایەتی و مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ئەم بابەتە باسی لێوە کراوە کە ئێمە بمانەوێت ینی وڵاتەکەمان بە ئاقارێکدا ببین کە بگەینە ئاستی سەربەخۆیی و هەنگاو بەرەو ڕیفراندۆم بنین دەبێت ئاشتەوایی نێوان پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەر لە هەموو شتێک بێ ئەمە واقعیت بۆ قەناعەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە تا گەیشتە ئەو تەرحەی کە لە
چەند ڕۆژی ڕابردوودا لەگەڵ برادرانی پارتی دیموکراتی کوردستان باس کراوە وەکو جەنابەت ئاماژەت پێدا یعنی قەنەعەتێک هەبوو لە لای پارتی دیموکراتی کوردستان کە ئەم پەرلەمانە بەبێ بزوتنەوەی گۆڕان دەبێت کارا بکرێتەوە و ئەوە لە لای ئێمە بە هیچ جۆرێک قبوڵ نەکراوە دوای مناقەشەی زۆر دوای ئەوەی کە وەفدەکەی ئێمە پێداگیری زۆری کردووە لەسەرەوەی کە ئێمە بە هیچ جۆرێک ناچینە ژێرباری ئەوەی بەبێ بزوتنەوەی گۆڕان پەرلەمان کارا بکەینەوە و ئێمە سێ هێزی سەرەکی لەگەڵ هێزە سیاسیەکانی ترکە لەناو پەرلەمانی کوردستان وجودمان هەیە مەفروضە چۆن تەوافقمان کردەوە بە پێکێنانی ئەم ئەزمونەی کە ئێستا یعنی لە سەرەتاوە تەوافقمان لەسەر کردووە لەسەر حکوومەت لەسەر پەرلەمان بە هەمان شێوە دەبێ کارایکەینەوە ئەخیرەن گەیشتونەتەوە قەنەعەتەی کە زۆر باشە بە بزوتنەوەی گۆڕان ئەمە بە گونجاوترین میکانیزمتان زانی بۆ ئەمڕۆ لە ڕاستیدا ئێمە دەمانەویست بەبێ مەرج بکرێت صریح بین ئێمە داوامان کرد کە دکتۆر یوسف بگەڕێتەوە ئێمە بداوای ئەوەمان کردووە وەفدەکەی ئێمە پێداگیری لەسەرەوە کردووە مادام ئێمە بەتەمای دەوڵەتێک دروستکەین مادام ئێمە بەرەو هەنگاوێکی زۆر مەزن هەنگاو دەنین کەواتە نابێت بەڕاستی هیچ شەرتێکی تعجیزیمان لەسەر هیچ یەکێک لەلایەنە سیاسیەکان هەبێ بۆ ئەوی درگا بکەینەوە بۆ ئاشتەوایی نیشتیمانی بەڵام دیارە لە لای برادرانی پارتی دیموکراتی کوردستان ینی ئەوان هێشتا ملاحەزەیان هەبووە پێیان باش بووە و تویانە ئێمە ئاساییە مادام ئێوە ئەو تەرحە دەکەن ئێمە بە بزوتنەوەی گۆڕان بێتەوە و پۆستەکەی سەرۆکی پەرلەمان لەناو ئەندام پەرلەمانەکان پێشتر ئەمەش مەرفوز بوو ئەوەش ڕەتکرابەوە بەڵێ بابێتەوە لە جەلسەی یەکەم لە سەردەستی بەڕێز دکتۆر یوسف پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە دوای ئەوە ئێمە تەوافقێکمان لەگەڵ هەبووە ئەو تەوافقە حەقی خۆمانە بڵین کاکە لەناو فراکسیۆنەکەی خۆتان هەر بزوتنەوەی گۆڕان با یەکێکی دیکانە پێشنیارکە بۆ وەڵامەکەی بزوتنەوەی گۆڕان چۆن ئەبینن بەڕاستی من ئەوەی کە جێگەی داخە ئەوەیە کە هێشتا برادرانی ئێمە دوای ئەوەی کە من معلوماتم هەیە ئەمڕۆک و باس کرا برادرانی ئێمە پەیوەندیان کردووە لەگەڵ برادرانی بزوتنەوەی گۆڕان داوایان لێکردون کە کۆبوونەوەیەکدا بنرێ و بچن تەفاسیل و وردەکاریەکانیان پێ بڵن کە دیارە شتی تریش هەبووە لەو نێوەندەدا کە مناقەشەی لەسەر کراوە لە بینی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیار وا بۆ وادەیەک دانێن کۆبوونەوەیکی دووقۆڵی بکرێ بەڵام بەداخەوە یعنی نەگەیشتنە وادەدانانەکە و نەگەیشتنە کۆبوونەوە دووقۆڵیەکە یەکسەر ڕەت کرایەوە من ئەوەی کە دەمەوێت بڵم ئەوەیە یعنی کاگیادگار ئێمە حزبی سیاسین و سیاست نەڕقان نەکینەیە لەگەڵ یەکتریدا یعنی دەرکەوت ئەو هەموو عینادی و ململانێکردنەی یەکتری بەس میلەتەکەمان زەرەری لێ کردووە ئەوەی کە سوودی لێ دەبینێ من پێم وایە لەبەر ئەوەی کە لە بەردەمی پرۆسیەکی گرنگی ترداین کە پرۆسی هەڵبژاردنە ئێستا بەس حیزبە سیاسیەکانن دەستکەوت دەچنەوە لەسەر حسابی ئەو میلەت هاژارەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا کۆمەڵێک یعنی گرفت و مەشاکلی پێت وایە هەندێک جار موقفە سیاسیەکانیش بۆ ئەوەیە سۆزی هاوڵاتیان بەلای خۆیان ڕاکێشن بەتەکید بۆ ڕاکێشانی سۆزی هاوڵاتیانە چونکە وەکوتم ئێمە لە بەردەمی سندوقی دەنگدانداین ئەجینا هیچ مبڕیرێک نییە من هەنگاوێک نراوە گوێ دەگرم بزانم پارتەکەی بەرامبەرم چی کردووە و ئێمە ینی سەرکردایەتی هاوبەشمان هەیە لەگەڵ یەکتری با ڕاوێش بکەین ئەگەر قەناعەتم ئەوەی نەگرت کە ئەو حزبی کە لەگەڵی هاوپەیمانم یاخۆت ئیتفاقم لەگەڵی هەیە ڕاز نەبوو پێی دەڵم لە کۆبوونەوەکەدا دەڵم ئێمە پێی ڕازینین ئەو کاتەویش ئازاد دەبێت لەسەرەوەی کە چۆن وەڵامی باشە لە کۆبوونەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان قسە لەسەر وەڵامەکەی بزوتنەوەی گۆڕان کرا ئێمە ئەمڕۆ باسمان لە کاراکردنەوەی زیاتر پەرلەمان کرد و دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوەکانی چۆن بێ و بەتەکید ئێمە بزوتنەوەی گۆڕانمان پێگرینگە یعنی لەناو پرۆسی سیاسی هەرێمی کوردستاندا پێمان گرینگە چونکە وش حزبێکە 24 کورسی پەرلەمانی هەیە و لە ئەو سنوورەی کە پێی دەوترێ بڵێن سنووری ئیدارەی سلێمانی و پارێزگای هەڵەبجە و هەردوو ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین ئێمە بنکەیەکی جەماوەری بەرفراوانمان لەگەڵ یەکتری هەیە کە عاتفیان لەگەڵ یەکتریدا ینی بڵێن تێکەڵاوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە بەلامانەوە گرنگە بەڕاستی برادرانی بزوتنەوەی گۆڕان لەناو پرۆسەکەدا نەچنە دەرەوە چونکە وەکووتم بۆ ئێمە و جوهدی ئێمە لە دوای پەکخستنی پەرلەمان تاوەکو ئێستا ئەوە بۆ کە ئێمە هەمومان بەیەکەوە بین بەڵام ئەوان بۆ خۆیان قەرارێکیان داوە ببێ ئەوەی کە گوێ لە وردەکاری و میکانیزمەکانی کاراکردنەوەی پەرلەمان بگرن کە من بەش بە حاڵی خۆم لێرەوە دەمێ ئەوە بڵێم یعنی ئەگەر دکتۆر یوسف ئەو نەمەڵەی کە کاری لەسەر کردووە هەر کەسێکی دیکانە لە بزوتنەوەی گۆڕان بێتەوە سەر ئەو کورسی پەرلەمان دانیشێ هەر دەتوانێت هەمان نەمەڵی کاک دکتۆر یوسف بەکار بهێنێتەوە لە ئیدارەدانی ئەو پەرلەمانە و لە چۆنیەتی ئاراستەکردنی ئەو بۆ چونانەی کە وەکو خۆی لەناو حزبەکەی کەواتە پرسەکە پێوەست نییە بە شخصەوە توانێت کەسێکی تری گۆڕان هەمان ڕۆڵ ببینێت ئێمە بۆ خۆشمان قسەمان لەسەر شخص نەکردووە لە ڕاستیدا یعنی ئێمە قسەمان لەسەر ئەوە نەکردووە دکتۆر یوسف ئێمە کاراکردنەوەی پەرلەمانمان بەراوە گرنگ بووە کاگیادگار من دەمێ ئاماژە بە یەکشتی زۆر جەوهەری بدەم ینی بەداخەوە ئێستا وای لە هاتۆ پەرلەمانی کوردستان لە بینی دوو هێزی سیاسی کە
کە پارتی دیموکراتی کوردستان و گلێش لێواکرێ بێگەرخانە وترێت ئێوە دەنگێکی زۆری هاوڵاتیانتان پێدراوە بەڵام هەستەکرێت پەرلەمانەکە پەرلەمانی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە وایە جا من ویستم لەسەر ئەوە یعنی وەڵامی ئەو بڵێن ڕوونکردنەوە لەسەر ئەوە بدەم یعنی ئەم پەرلەمانە پەرلەمانی بەتەنها دوو هێزی سیاسی نیە لە هەرێمی کوردستان کە پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە لەناو پەرلەماندا کۆمەڵک هێزی دیکانە کە خاوەنی فراکسیۆنی پەرلەمانی وجودیان هەیە ئەی ئەو هێزانە ناکرێت یعنی قسەیەکی جددی و جەوهەری لەسەر پەرخستنی پەرلەمان دوای ساڵێک و نۆمان بکەن بڵێن کاکە ناکرێت خۆ ئێمە لە بینی عینادی ئەو دوو هێزەدا ناکرێت ئەو پەرلەمانە بەو شێوەیە بمێنێتەوە کات زۆر هاوکارم نییە ینی دوای ئەم وەڵامەی بزوتنەوەی گۆڕان بمبووری یەکێتی نیشتیمانی کوردستان تەبەنی سیناریۆی تر ئەکات چونکە ناکرێت پەرلەمان هەروە پەکی من لە ئێستادا ناتوانم چکە ئێمە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتیمان ماوە ڕۆژی شەمە سەرکردایەتی یەکێتی بڕیار لەسەر ئەوە دەدات کە بڕیار لە کۆبوونەوەکی ڕۆژی شەمە بڕیار لەسەرەوە درێت کە بەبێ گۆڕانیش قسە لەسەر پەرلەمان بکرێت بڕیاری کۆتایی لەسەر ئەو هەنگاوانە دەدات کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەیهاوێ بەڵام من دەمەوێت ئەگەر ئیجازەم بدەیت تۆزێک لە ئەوەیاندا ڕوونکردنەوەی بدەمە خەڵکی کوردستان یعنی ئێمە وەکوتم پەرلەمانی هەمومانە هی ئەو دوو هێزە سیاسیە نیە برادرانی گۆڕان دەبێت دەرچی ئەوە بکەن ئێمە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستانمان پێکهێناوە کاگیادگار حکوومەتی هەرێمی کوردستان بەرهەمی قانونی ئەو قانونی انتخاباتەیە کە پەسەند کراوە کاتی خۆی لەناو پەرلەمانی کوردستاندا یەکەم هێزی سیاسی کە خاوەنی زۆرترین کورسی پەرلەمانی برادرانی پارتی دیموکراتی کوردستان حکوومەتیان پێکهێناوە یعنی یەکێک لەو هەنگاوانی کە لە بەردەمی ئێمە ئەگەر بڕیار وایە ئەگەر ئێمە مثلەن ئەو قەناعەتە هەیە لە هەرێمی کوردستاندا فعلەن لە هەرێمی کوردستاندا ئەوە تاگڕەوی هەیە ئەوە دەسەڵاتەکان هەمووی لە لای برادرانی پارتی دیموکراتی کوردستانە بۆ نایەن پەرلەمانی کوردستان کاراکەنەوە ئێمە ئیش لەسەر ئەو قانونانە بکەین کە ڕێگری لە ئەو تاگڕەوی ئەو هەموو دەسەڵاتە دەکات کە لە لای هێزێکی سیاسی پرسیارم دەگەرخان فەرموو قسەکە دەگەرتەوەکی لای هێزێکی سیاسی بێ و ئەگەر شتێکی کە لە بیرمان نەچێ ئێمە ئەگەر پەرلەمان کارا بکەینەوە تا ئەو ڕۆژەی دەگەینە هەڵبژاردن کۆمەڵە قانونی زۆر گرنگ هەیە کە کاری لەسەر بکەین قانونی ڕفراندۆممان هەیە قانونی انتخاباتمان هەیە وتم بۆ ئەوەی کە ڕێگری بکەین لەوەی کە تاگڕەوی لە هەرێمی کوردستاندا دروست بێ قانونمان هەیە کە لەسەر یاسای سەرۆکایەتی هەرێمە مەسەلەی کاراکردنەوەی لیژنەی دەستوریە بەڵام ئەگەر پەرلەمانمان کارا نەکردەوە و ئەگەر هەڵبژاردنەکان لە وادەی خۆیدا ئەنجام نەدرا گریمانە ئەگەر هەڵبژاردنەکان لە وادەی خۆیدا ئەنجام نەدرا و پەرلەمانی کوردستان شەرعیەتی نەما دەسەڵاتی مطلق لە هەرێمی کوردستاندا دەبێتە چێ هاوڕێیان ئەگەر یەک خولەکەم بنێ پرسیارەکە گرنگە مەبەستمە وەڵامی بێگەرخان بزانم بە پێی ڕێککەوتنێکی پێشوو سەرۆکی پەرلەمان بۆ بزوتنەوەی گۆڕان بوو جێگری سەرۆکی پەرلەمان بۆ پارتی دیموکراتی کوردستان بوو و سکرتێری پەرلەمان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە ئەگەری کاراکردنەوەی پەرلەمانە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی مافی خۆی بوو کە سکرتێری پەرلەمانە ئەو پۆستە وەرەگرێتەوە کەسێکی بۆ دیاریەکە بەڵێ ئێمە لە کۆبوونەوەکەدا وەفدی ئێمە باسی ئەویان کردووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەپێی ئەو تەوافقی کە یەکەم جار پەرلەمانی لەسەر بنیادنە بەڵێ ئێمە پشکەکەی خۆمان وەردەگرینەوە لە دەستی سەرۆکایەتی بەڵێ بێگەر تاڵەبانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی فراکسیۆنی سەوز لە پارلەمانی کوردستان زۆر سپاس بۆ کاتی بە ئێمە و بە بینەرانت بەخشی ماندوونە بن هەبژین بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات ڕێزی یادگار فایەخ و ستافەکە قبول بکەن تا بەرنامەیەکتر بەخوای گەورەتان سپێرم ماڵتان ئاوەتان